خۆمان بپارێزین ئێمە خۆمان بپارێزین چونکە تۆ ئەگەر خۆت نەپاراست کەس نییە تۆ بتپارێزیە جگە لە ذاتی ئەڵڵا نەبێت ئەبێ ئینسانی ماندار و بڕوادار خۆمان بگرینەوە ئازیزان خۆشەویستان ئێمە چەند ڕێنمایەک لەوێ هاتبێ بۆ ئێمە من لەگەڵتانم و هەوڵ دەین بە یەکەوە جێبەجێیکەین کێمە درەنگ بین بۆ مزگەوت زوو بگەڕێینەوە فرێت یەکەڵ مەکەوە سرەکانمان بینی دەبێت فرێت یەکەڵمەوە گشت ڕۆژە مەیە بێژە مامەسا چۆنی پێویست ناکە هەدە دوورەوە باشتر وایە چاکتر وایە فرێت یەکەڵ نەبی فرێ لە شوێنە تێکەڵەکانە مەوجود نەبی بە گوێرەی پێویست بچۆ تێکەڵ ئەو شوێنانەی قەڵەباڵغا بە گوێرەی پێویستی خۆت بڕۆ ئەمان مانای ئەوە نییە من ئێوە بتۆقێنم مانای ئەوە نییە ئێوە بترسێنم مانای ئەوە نییە بەڵکو ئەمە بەس حەدەرێکە ئێمە هەمومان بە یەکەوە بیکەین پاشان هەر کەسێ لە ماڵەوە با دەستنوێژ بشۆرێ بۆ کردەتە عادەت دەی لە مزگەوتا دەیشۆی پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام من تەطەهەرە فی بەیتی هەر کەسێ لە ماڵەوە دەستنوێژ بگەێ خۆ ناڵێ لە کاتی نەخۆشیدا ئەم حەدیسە عامە لە هەموو کات و ساتێ دەی بۆ مزگەوت پێغەمبەری خوا فەرمێت کەسێ لە ماڵەوە گەر دەستنوێژ بگرێ چی بۆ هەیە بکەوێتە ڕێ بۆ مزگەوت پێغەمبەری خوا فەرمێت پاشان خوای گەورە فەرزێ لە فەرزەکانی خوا جێبەجێ بکە ئەفەرمێ هەر هەنگاوێکی ڕاست دەنیا خوا خێرێکی بەدەنووسێ دەرەجەی بەرزێتاتەوە هەر هەنگاوێکی چەپ دەنا خوا شەڕێکی لەسەر لادا وەچی دەرەجەیەک لە خراپەکانی لادا ئەی ئەگەر دەستنوێژی نەبێ ئەم حەدیسە نایگرێتەوە چەند هەنگاوت ناو هەنگاوەکات بۆ نانووسێ ئەتەوێ لە ماڵەوە هەر بۆت بنووسێ لە دەرگا دەرچووی دەستنوێژ بگرێ بە دەستنوێژەوە وەرە بەزات لەم کات و ساتەدا ئیلا بۆ کەسانێک نەبێت ضرورن نەخۆشیان هەیە ناتوانن دەستنوێژ ئەسڵ ئەوەشە نەخۆش نییە بۆ مزگەوت ئەسڵ ئەوەیە ئەوەی ناتوانێ بانەیە ئەوەی نەخۆشە بانەیە مناڵ بانەیە ئافرەت واجب نییە لەسەر شەرعی بانەیە لەم ماوا بانەیە ئەمانە بانەیە پێویست ناکە من هەڵامەتێکمێ نایەم بۆچی بێم نایەم مەعذورم من پژمەم هەیە نایەم چونکە من لە سیرەکە دوو جا سێ جا پژمی لەسەر یەک خەڵک شێ تۆقێتە سێ ئەگە خۆشی نەبێ من خەڵکە تۆقێنم دروست نییە شەرعەن هەڵامەتم برایەکی موسڵمان گردی دروست نییە شتەکان وا وەرگرن زۆر ئاسانە دینی ئیسلام ئاسانکاری کردو بۆ ئێمە شتەکان زۆر بە تەبیعی بە سەیرێکی فراوان وەریگرن ئێمە با نمونە بین مزگەوت با نمونە بێ لە پاکێتی مزگەوت با نمونە بێ لە پارێزی لەم دوو شتە هەبێ ئینسانی ماندار بزانێ